لە پاش ناوبڕەکەەوە جارێکتە سڵاوتان لەبێت ئەگەر چی گوڵ هەیە بەڵام ڕەگەزی مێ لە ناو باخەکانان نییە لەگەڵمان نابن ئێمە بەردەوامین پێ خۆشە بڵێ ماڵەوەتانیان بڵێ ژنەکە چۆنە خۆی بەگەر بڵێ خێزانەکە چۆنە باشترە هەندی جارە لێ ژنەکە جارە لێ ماڵەوەتان چۆنە بەڵام باشترە بڵێ خێزانەکە و چۆنە ماڵە خۆی ماڵەکە هەموو گرێتەوە ماڵ و ناڵ هەموو گرێتەوە گە بڵێن خێزانەکە تایبەتر خێزانە ژنەکە گرێتەوانی ماڵەوە کەوتی هەموو یەکگرێتەوانی هەموو ماڵ و ناڵ ژن قەنەفە شتی وایە نا مەسەل لە قەنەفەیەکەوە ناگرێتەوە بڵێ کەڵێ خێزانەکە چۆنەوە خێزانەکە گەروتی ماڵەوە چۆنە مناڵەکان هەموو گرێتەوانی تۆڵی ماڵەوە مانیان خێزانەکەم ماڵەوە ئاڕۆڵەشی ماڵەکە ئایبدا وەکو ئایبدا پۆشراوە مەسەلە ئێستا تۆ ماڵە نەبێت ئەبێت چی بیت مناڵێم خێزانەکە ماڵەوە یعنی هەمووی هەمویان مناڵەکان کوڕ کچ بەس کەوتی خێزانەکە تەنها ژنەکە دەگرێت ئەگەر ناسرا و بێڵێمەوە خێزانمە و کەسە بڵێ ئەگەر ناساویش نەبێڵە ماڵەوەمانە ئەین چۆن ناساو خێزرام هەیە لە خۆی بێت بڵێەوە چیتە نە کەسێکە بێت دوور ماسەن بۆ منە برادێک بێتەر ئاواوە بۆچی پێوان عیبە وەڵای هەروە ڕاتوین لەسەر عیبەیان وا ڕاهاتوین وڵا ڕات نەخەیە ئەگە کچێک ئایا سالێرەوە بڕا بە بەردەم من و تۆیە قاقایەک لێبات بەلاتەوە تا چۆنێک ئاساییە ئەمەشیان بەڕاشکاوی بەلامەوە ناشرینە پێکەنم یعنی تاو حەدێکە لەسەر بنەکە بۆچی لەسەر کچەکەوێ ئەگەر پێ بکەنێ بە قایمی لەسەر یەکە وڵی تۆ لە وڵاتێکە ژیوە جدی چاو زۆر زۆر لەسرە وای وڵاتێکی شەرقیە بە حساب بۆ شتێک بکەین وڵی لەوانەیە نازانم بۆچی عیبە نییە بۆ عیبە یعنی تۆ لە شوێنی خۆیان پێ بکەنی مەوزوعە بێ قسەیە بێ بەلای منەوە عیبە نییە خۆخوا نەکات ئەگەر ژنێک حەزی لە چای خەڵووسێک بوو ئەوە بێن لە ناو چاخانەیەکە دانیشێت و چایەکی خەڵووس بخواتەوە چونکە چاخانەکان تەنها هی پیاوانە وڵی لێرە نەخێر شوێنەکە جایز نییە بەس پیاوی لێە شەڵە کافیتریای وایە بۆ خێزان باشتر بۆ عوائل بێت یعنی مەقسەدم عوائل ژنوم بێت دەگە بچێتە شوێنێکی ئاوا دانیشەقی چێکە ئەڵێ خوا نەکات ژنێکەکە حەزی لە چایەک بووە ڕەنگە نەتوانێت لە دەروی خواتەوە نەوەڵا نەخێر ناتوانێت بێتتر بزی بۆڵگی لە سیارەکە و چای بەترمزەکە بیتێ ماڵەوەتان چۆنە وڵاوەتە زۆر باشە ئەوە ماڵەوەتانە ئارەوەڵا ڕێ خانۆکە تێناوەتە دەرەوە لەگەڵ خۆتان کامل هاتوینەتە دەرەوە خانۆکەش نە ئەی بۆڵی ماڵەوەمان باشە ماڵەوە پێڵێن ماڵەوە عورفەکە وایە بۆچی عورفەکە وایە بۆ ناڵێ مەسەن ژنەکەم باشە یان عیبە ناوەڵای هیچ عیب نییە خەڵکێک هێڵێ عیبە بڵێ هیچ عیب نییە ناوەڵا ئێوە پێتان خۆشە بڵێن نای خۆتان بێن یان بڵێ ماڵەوەمان بەڕاشکاوی وەڵا نای خۆم نای خۆم بێن تەنانەت ئەگەر تۆ لەگەڵ برادێک تای بە سڵتەیەکتی من ناو بازارە تعرف بێکێڵی ئەوەش ماڵەوەمانە ناڵی ئەوە خێزانەکەمە فڵان کەسە وەڵاهی هەردووکی موتووە گەر هەر بنووسێ بۆچی نەنووسێت لەوانە هیوا هەبێ بەهۆی دایکەوە بناسرێ تۆ خێزانەکەت ئەوروپیوانە بەڵێ باشە لە ئەوروپایە لە چ وڵاتێکەژی ئەڵمانیا لە ئەڵمانیایە کەسێک ئەگەر هەواڵی خێزانەکەت برسێ ئەڵێ ماڵەوەتانیان نای خۆی ئێنیان ئەڵێ ژنەکە و چۆنە ناوی خۆی هێنێ نای خۆیانێ ئەی تۆ تعرف پێکی لەگەڵ کەسێکە نای خۆی ئەڵێ یان ئەوتاڵیەوە ماڵەوەمان ناوی خۆیڵێم وەڵام خێزانەکەم تۆ ئەگەریشی ئەحواڵی خێزانەکەت برسێ ژنەکەت برسێ ئەڵی ماڵەوەمان یان ئەڵێ ژنەکەم باشە ماڵەوەمان باشە بۆچی بەڵای هەروە خۆشەوە هەروە هاتووە لە پێشینان و هەرو قسێ ئاوا کراوە و نەشگۆڕاوە ناڵە ژنەکەمان نایڵین ژنەکەمان لە ڕوومان نابلین ژنەکەم بەتەڕین ماڵەوەمان باشە بۆچی لە ڕوومانە ئەی بۆ مەسەوە لە ڕووی پیاوەکەم وڵاوەنە باشە عادەتەوەی عادەتەکە وای گردوێتێ دیارە مافی ژن وەکەوەی کە لە ئیسلامە ئاماژەی بۆ کراوە مافی ئافرەت بە زیادەوە پێی درراوە ئێستا ڕەنگەگەر لە ڕووی شایەتی یا لە ڕووی بەشەوە دوو ئافرەت یا دوو خوشک بە برایەک حساب بکرێت لە وەرەسا بەڵام بۆچی ئەمە شەرعوای داناوە چونکە ئافرەتێک کە شووەکە بەشێک لە ماڵی مێردەکەی وەرەگرێ بەشێکیش لە ماڵی باوکی پیاوەکەش بەشەی لە ماڵی دایکی وەرناگرێت بەش لە ماڵی ئەمە ڕاستە بۆ دیوەی کە پیاوەکە خۆی نەفەقە لەسەر پیاوە لەسەر ژن نییە حەق لەسەر پیاوە لەسەر ژن نییە تێگەی بەڵام لە یاسا بەشی دایک ئافرەتێک و پیاوێکی وەکو یەکسان داناوە یەک بەیەکەوانێ یەک بەیەکە بەڵام بۆ نە لە شەرع بۆچی بەسن حتا کە خۆشەوتێ لە شایەتیشە بە دوو ژن ئەنجا شایەتێکیان نەخواوە
بۆچی وایە ئەگەر خۆی شەرع زیاتر دیارە شەرع زیاتر بە قۆڵی لە بیری لەو مۆزوعە کردوێتەوە ئافرەتان زۆر زەبتیان نییە لەسەر ئەو شتەی کە بینیویانە وەک خۆی بێڵێنەوە وەکەوەی کە پیاوێک هەیەی چون ئێمە وامان لێ نەکردوون نەخێت ئەوە هەر خوا فەرمێ الرجال قوامون على النساء يعني پیاوان بەهێزترن لە ڕووی حاڵەتی فیسۆلۆژی لە حاڵەتی بەدەنی لە حاڵەتی توانایی پیاوێک تەحملی زیاترە بوو لە مەسەلەی تەلاقە ئەگەر ڕۆژێک تەلاق بەدەست ژنەوە بێت 100 پیاو تەلاقە درێ ماڵ و مناڵ چۆنە؟ نەخوا بەسەر باشی نەخوا بەسەر بۆچی ئێمە دەماوا ڕاهاتووە ئەڵین ماڵ و مناڵ چۆنە بۆچی بە خێزانەکانمان ژنەکانمان ئەڵین ماڵ ئاخر لەبەرەوەڵێ ماڵ ئەوان لە ماڵەوەن زۆریان ئایسە زۆر بڵێن ئێستا بڵێن ڕێژەی هاوڵاتیان تەتەوەری کرد چوونەتە دەرەوە و دەوامەکەن و مۆزەفن و ئەم شتانە بەڵام زووتر ئەکسەریەت لە ماڵ داهاتن خێزان ئەتوانین بەوان بڵێن ماڵ و مناڵ ئەوە مناڵە ماڵ خەڵکێکی لە خۆژن قەنەفە و سەلاجە و ئەم شتانە نییە بۆ نایێنێ ناوین ماڵ ئاخە پێشووترانێ قەنەفە نەبوو بێ یعنی پێشووتر گە باسی زوولکەین لەوانەی هەر قەنەفە ئەو سەلاجە بوو وەختی شتیش نەبووە تەنورەکە نەبووە تەنورە بووە بەڵێ ژن بۆ پێڵەن ماڵ بۆچی مەسن نایی خۆی ناوترێ تەنانەت تۆ لەگەڵ خێزانەکەت ئێستا یوانە ئەگە بڵی ئەوە ماڵەوەمانە بەلامانەوە مەسەن ئەزام ئاساییە بەس ناڵێ ئەوە ژنەکەمە وای ناڵێن بەس توانین بڵێن خێزانەکەم ئەمە هەموو خێزانمە توانین بڵێن بەس ئەواڵی ماڵەوەیە بەڵێ ئەگەر ژنێک پێ بکەنێت بە ڕێگایە قاقا لێ بە تا چەندێک تۆ بلاتۆ ئاساییە لە ڕێگایە نەک بۆشن بۆ پیاویش پێم ناخۆشە و هەستی پێ نەکەم خۆشم حەزم لێ نییە نەک بۆشن پیاویش بەڵام زیاتر بەلای ژنەوە بۆ ژن پێمان ناخۆش من خۆم بەڵام وەکو پێم وتی بۆ پیاوش ناخۆشە بەڵام ژن لەوانێت لە ڕێژەیەکە چکە ناو ئێمە نەختێک ئەو شتە ئێمە نامۆیە بۆ ئێمە ئێستا بڕ وڵاتانی دەرەوە لەوان ئەتیادی بێ بەڵام ئێمە نامۆین بۆ شتانە نامۆین کە ئافرەت لە ناومانە بە دەنگێکی بەرز پێ بکەنێ ئەخر پێکەنین دوو پێکەنینە مثلا هەیە بە قاقا پێکەنی زۆر ناشرینە بەس ئەگەر زەر دەخەنێ بێ لەسەر خۆ بێ وەڵی من پێم جوان نییە ژانیان سەری پێکەنەوە بەڵێ پرسارێک تۆ پێ خۆشە مێردەکەت لە دەرەوە بڵێ ماڵەوەمان باشە یان نایی خۆ بێنێت حەزەکەم نای خۆم بێنێ ماڵەوە یعنی ماڵەکەم خۆم ناکە ئەی باش بۆچی هەمیان واران بۆ مەسەلم پێیان ناڵێن بڵن کاکە نایی خۆم بەرە نایی پیا هەروایە قەت ئەوە نییە ناڵێ خێزانەکەم یان هاوسەرەکەمە لە ماڵەوەمان قەنەفە و شتەکەش بەڵێ تەواعەن خانوم ئەو شتان ناکات یەکێک هەواڵی تۆ بپرسێ پێ خۆشە بڵێ ماڵەوەمان باشە یان نایی خۆت بەریە نایی بڵێ ژنەکەم باشە فەرقی نییە ماڵەوە بێ ناوی خۆم بێنێ ئەی فەرقی نییە منیش هەر لە ماڵەوەم قەینە ناوی خۆمەیە بەڵام فەرقی نییە ئیتر من لە ماڵەکەیەم ئەی باگە مەسە نایی خۆ بێنن نا زۆر ئاساییە ئەی بۆچی مەساگە بڵێن ماڵەوە پێکاتۆ لە قەنەفە و لەگە ڕێزمە ئەمە ماڵ ئەوەیە وانە ئەقەی ناکە بەڵام منیش مەوجودم لە ماڵەکەیە وەڵا هەردووکی ماڵی شۆمان و نای خۆشم پێ خۆشەکانیان زیاتر بێ وەڵا بۆم فەرق ناکە بۆ فەرق ناکات چۆن تۆ نای خۆتێ و نەک ماڵوانێ ئەخر لای ڕەفیق و برادر ئەویان جیایە ماڵەوەمان باشە یان نایی خۆتێنێت خێزانەکەم وێنە چۆنە کۆمەڵە کەس هەیە نازانم هەر تەنها ناوی برا من بەش بە حاڵی خۆم کە دایکم ئەمریکای کردووە نای کوشکەکانم نووسیوە بەڵام ئەگەر بڵێ کاک فڵانکە چۆنی و خێزانەکە چۆنە ئەوە لەوە چە معنایشی ناتەبیعی ببیسترێ لەبەرەوەی عیبەیە لە کۆمەڵگای ئێمە ئەتوانم بڵێم ئەویش تەقالیدێکی کۆنا وەکو هەموو شێوازانی تر هاتووە تا ئێستا هاتووە خۆخوا نەکات ئەگەر ژنێک حەزی لە چای خەڵوسێک بوو ئەوە بێ لە ناو چاخانەیەکە دانیشێت و چایەکی خەڵوس بخواتەوە چونکە چاخانەکان تەنها هی پیاوانە شوێنەکە جایز نییە بەس پیاوی لێە ناوەڵای عیب نییە وەڵای هەروە ڕاتوین لەسەر ئەی بەیان ڕاهاتوین وەڵا ڕات نەکەیە خۆی ئەوە دابوونەریت و کولتور و عاداتی کوردەواری ناوخۆمانەوە الرجال
قوامون على النساء. هلا بدايته أبو يعني كنت تون الله هل شارعته هلا شربوا هلا بلنا مالا بيتو. پیاوان بەر لەوەی کۆتایی پێبێنین لەگەڵم چەند برا بە ڕێزانمان دانیشتین و تۆزە قساکەین و باس لە ژیانەکەین ئێوەش بەخوای گەورە ئەسپێرم کاتێکی شاد یەکترێ بینینەوە.